فضلی قوربانی خۆشەویستەکانم خوای تعالی لە قورئانی پیرۆزە سوورەتی حەج ئاەتی 32 ئەفەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب با بزانن هەر کەسێ دروشمەکانی خوا بە گەورە بگرێ ئەوە بەڵگەی دڵزیندوێتی ئەوە بەڵگەی تەقوای ناودڵی ئەو کەسەیە براینە دروشمەکانی خوا هەر لە فەرزە گەورەکانەوە ئەیگرێتەوە حتا ئەگاتە سونەتە بچووکەکان ئەوەی کە سونەتێکە تو ئەڵێ بچووکە بەڵام لای خوا بچووک و گەورە نییە هەمووی ئەمری خوای پەروەردگارە بەڵام دیارە هەندێکی ئەرکانە و هەندێکی واجباتە و هەندێکی سونەتەکانە تو هەر هەمووی بە گەورە بگرە هیچ شتێکی خوا بە بچووک مەگرە خۆشەویستەکانم هیچ شتێکی خوا هەیە جاری مسلمانی وامانەیە ئەڵێ ئەم ڕیشە چییە ڕیش چییە کەی ڕیشێک لە پێناوی خوا دانرابێ زۆر گەورەیە ڕیشێک لە پێناوی خوا دانرابێ زۆر گەورەیە گاڵتە پێکردنیشی زۆر خەتەرە سیواکێک لە پێناوی خوا بەکاریبێنی زۆر گەورەیە خۆشەویستەکانم بەکەمی مەزانن گاڵتەکردن بە سونەتێک کە مسلمانێ جێبەجێ ئەکا گاڵتەی پێ بکەیت و ساردی کەیتۆ بۆ ئەوەی جێبەجێی نەکا خەتەرە بۆ ئیمانەکەت بەڵام تەشجیعکردنی مسلمانان لەسەر ئەوەی کە دینەکەی خوا تەطبیق بکەن تەشجیع یەکتری بکەن ئەوە لای خوا زۆر گەورەیە ومن يعظم ئەوە معناکەیەتی تەشجیعکردن خۆت بیکەی ئەگەر خۆتیش پێت نەکرا تەشجیعی مسلمانان بکەی تەشجیعی دەوڵەمەندەکان بکەی لەسەر ئەوەی کە ئەوەی بە فەقیر ناکرێ با فەقیرەکان تەشجیعی دەوڵەمەند بکەن ئێمە تەشجیعی یەکتری بکەین ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب بەڵگەیە لەسەر تەقوای دڵت کەسێک لەکوێ گاڵتە بکە بە شەرائعی خوا بە شعائری خوا گاڵتە بکە و مسلمانان سارد کاتەوە لەکوێ کەسێک کە تەشجیعی مسلمانان بکە لەکوێ و بە گەورەڕاگرتنی ئەو شعائرانە بەڵگەی تەقوای ناودڵتە بە کەمزانینیشی بەڵگەی کەم تەقوای ناودڵی ئینسانە خوا پەنامان بدە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ پێش نوێژی جەژن حیوانەکە سەر ببڕێ ئەوە بۆ خۆیەتی ئەوە ئیتر حیوان گۆشتە و لەوانەیشە خێریش بێ ئەیکا وەکو خێرێک کردبێتی خێریەکەیە بەس وە قوربانی حەساو ناکرێ بەڵام هەر کەسێ لە دوای نوێژی جەژن ئەوە بکا فقط تەممە نوسوکه و ئەصابە سنەتە المسلمین ئەوە نوسوکەکانی بەجێهێناوە و سنەتی مسلمانانی ئەنجام داوە جا زۆر گەورەیە ئەمە بەکەمی مەزانن ئەمجا خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت تەرکی نەکردووە یعنی شتێک کە پێغەمبەر قەت تەرکی نەکردێ بێ حەیفە مسلمان هەی بێ و تەرکی بکە و هەموو جارێ تۆ خاوەن پارە نیت ئەم ساڵ لەوانەیە بتوانی قوربانی بکەی ساڵی داهاتوو لەوە چێ نەتبێ حەیف نییە هەت بووە و نەت کردبێ دوایی لە کاتێکا نیتە پەنجەی خۆتە گازی ئەڵێ خۆزگایە هەم بێ ڕۆژێ لە ڕۆژان بتوانم قوربانیە بکەم